دوای شەڕە گەورەکەی لەگەڵ ئۆدن کرەیتۆس گەشت بۆ کوردستان دەکا. خاکێک کە دەوترێ بنچینەی هەموو مرۆڤێکە، کۆنترین خاک لە گەردوون بە گرد و چیا زەردباویەکانی دەناسرێ. کرەیتۆس پێی وایە کوڕەکەی لەم خاکەی زەردەشتەکان ئاگر پەرستەکان دەدۆزێتەوە. کرەیتۆس ماندووە، تووڕێیە بەهۆی جیابوونەوەی لەگەڵ ئەیتریسی کوڕی. ماوەیەکی زۆر لە کوردستان دەسوڕێتەوە. دەیەوێت ژیانێکی نوێ بنیاد بنێ، دەست بە ژیانێ بکە هاوشێوەی مرۆڤەکان دوور بێت لە شەڕ، لە جەنگ، لە کوشتنی پاشاکانی ئەم خاکە. خەڵکی کوردستان پێشوازێکی گەرم لە کرەیتۆس دەکەن. وەکو دەوترێ کوردەکان میوان دۆستن. کرەیتۆس دڵخۆشە و دڵگەرمە بە کوردەکان. دوای جەنگە گەورەکەی لەگەڵ پاشاکانی نۆرس، کرەیتۆس هەرگیز پێی وان نەبووە خەڵکی هیچ خاکێکی دیکە بۆ جارێکی دیکە پێشوازی لێ بکەن. بەڵام زۆری پێناچێ کرەیتۆس دەبینێ کوردەکان ئاگریان هەڵکردووە، شایی دەکەن و دڵخۆشن. کرەیتۆس دەپرسێ ئێوە خەریکی چین؟ پێی دەڵێن ئەمڕۆ نەورۆزە و یادی ساڵی نوێ دەکەینەوە. کرەیتۆس گەرچی ڕقی لە ئاگرە، بەڵام لەگەڵ ئەوان خۆشی دەردەبڕێ. زۆری پێناچێ دەبێت ناسنامەی تارمایی سپارتا ئاشکرا بێ. هەندێک لە داعباکانی زەردەشت پەیدا دەبن. کرەیتۆس ناچارە بە تەور و چەقۆکانی دووبارە ببێتەوە پاشا و خۆی و کوردەکان لەو داعبایانە بپارێزێ. کرەیتۆس ڕوبەڕووی چەند ئەژدیهایەکیش دەبێتەوە. ئەژدیهاکان هاوار دەکەن، زەردەشت پاشایە، زەردەشت پاشایە. کرەیتۆس هەمویان دەبەزێنێ، بەڵام نایانکوژێ، چونکە دەزانێ نابێ ببێتەوە پاشای شەڕ. دوای ئەوەی شەڕێکی گەورەش دەکا، زەردەشت کە پاشای گەورەی خاکەکەیە لە قەڵاکەی خۆیەوە دادەبەزێ و ڕوبەڕووی کرەیتۆس دەبێتەوە. زەردەشت پێی دەڵێ تۆ چێی؟ بۆچی هاتی ئەم خاکە تارمایی سپارتا؟ کرەیتۆس لە وەڵامدا دەڵێ من تەنیا بە دوای کوڕەکەم دەگەڕێم. زەردەشت دەڵێ گەرمە بەستێکی خراپت نییە، ئێمەش هاوکاری دەکەین، ئێمە هەرگیز ڕوبەڕووی میوانەکانمان نابینەوە. زۆری پێناچێ زەردەشت هەندێک لە کەسە بەناوبانگەکانی کوردستان بە کرەیتۆس دەناسێنێ. یەکێ لەوانە پیاوێک کە بەناوی کاوە یاسنگەر، پیاوێکی بەهێزە و زەردەشت دەڵێ ئەمە کوردێکی ڕەسەنە، دەتوانێت بەهێزترین چەکوش و تەورت بۆ دروست بکە، لە هەموو گەردوون نمونەی نەبێ. دواتر پیاوێکی دیکە دێ بەناوی زوحاک کە دوو مار لەسەر شانی کرەیتۆس دادنێ. زەردەشت خانزاد خان بە کرەیتۆس دەناسێنێ. دەڵێ خانزاد خان دەستە ڕاستی منە بۆ کاروباری خەڵک، ئافرەتێکی تێگەیشتووە و ڕێزێکی گەورەی لای خەڵکی هەیە. زەردەشت دەڵێ ئەمەش زوحاکە، کوڕی باشە، بەڵام کرەیتۆس دەبێ ئاگاداربی زوحاک جادوگەرە، خەڵکی ناوچەکە نییە و فارسە، دەبێ بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ بکەیت، چونکە منیش شکو گومانم لێ هەیە. کرەیتۆس سەیری ناوچاوەکانی زوحاک دەکا و دەڵێ کوڕەکەی منت بینیوە؟ ناوی ئەیتریەسە. زوحاک دەڵێ بەڵێ، دەزانم لەکوێیە، بەدوام کەوە لە ناوچەیەکە پێی دەڵێن کەرکووک، شوێنێکە بە زێڕی ڕەش و سپی داپۆشراوە. دواتریش دەدەمە خاچی دووڕووبار، لەوێش چەند کەسێکی دیکەت پێ دەناسێنم کە پێویستە بیان بینیتەوە. دەزانم تۆ دوو ئافرەتت لە ژیاندا لەدەستداوە، ڕێگایەک هەیە بە هەردووشیان شاد ببیتەوە، پێویستە بەدوام کەوی. گەرچی زەردەشت بە کرەیتۆس دەڵێ بە دوای زوحاک نەکەوی، بەڵام بۆ شادبوونەوەی بە هاوژینەکانی کرەیتۆس ناچارە بە دوای بکەوێ. کرەیتۆس ڕازیە و دەڵێ با بچین. کۆتایی بەشی یەکەم. بۆ بینینی بەشی دووەم تکا دەکەم دگمەی لایک، سەبسکرایب و فۆڵۆ لەبیر نەکەن، بەم زوانە بەشی دووەم بڵاوتەکەمەوە.